ڕاگەاندنی کومیتەی ناوەندی کۆمەڵە سەبارەت بە مانگرتنی گشتی لە ساڵیادی ئاخێزی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادیدا. لە سەروبەندی 25 خەرمانان دووەمین ساڵیادی ئاخێزی شۆڕشگێڕانەی ژینەداین. ڕۆژی یەکشەممەی داهاتوو دووهەمین ساڵیادی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی و دەستپێکی شۆڕشێکە کە بە دروشمی ژن ژیان ئازادی ڕێگای ڕزگاربوون لە چنگ حکوومەتی ئیسلامی و گەیشتن بە ئازادی، یەکسانی و جیهانێکی بەری لە ستەم هەڵاواردن و چەوسانەوەی بە کۆمەڵگای ئێران نیشاندا. بزوتنەوەیەک کە لە شاری سەقز و لە کوردستانەوە دەستی پێکرد لە ماوەیەکی کووردا سەرتاسەری ئێرانی گرتەوە. ئاخێزێک کە لە دژی هەڵاواردن و ئاپارتایدی جنسی و جێندەری لە دژی ژنان و بە ناوەڕۆکی پێشڕە و ڕادیکاڵ ئینسانی و ئازادی خوازانەی خۆی سیمای کۆمەڵگای ئێرانی گۆڕی، هاوپشتی نەتەوەکانی ئێرانی بەهێزتر کرد، خەباتی ئازادی خوازانە و یەکسانی خوازانە و عەداڵەت خوازانەی بەیەکەوە گرێدا و هاوپشتی و هاوسۆزی نێونەتەوەیی بۆ کۆمەڵانی خەڵکی ئێرانی بەدەست هێنا و درزی قوڵی خستە ناو پایەکانی دەسەڵاتی کۆماری ئیسلامیەوە و بە جۆرێک کە ئاسۆی بەردەواممانەوەی ئەم نیزامە کۆنەپەرستەی بەرگریکاری نیزامی سەرمایەداری لێڵ کرد. کۆماری ئیسلامی هەوڵیدا کە بە کوشتاری لاوانی خوازیاری ئازادی و یەکسانی لەسەر شەقامەکان، بە کوێرکردنی چاوی سەدان کەس لە خۆپیشاندەران، بە زیندانیکردنی دەیان هەزار کەس، بە ژەهراویکردنی خوێندکارانی کرد لە قوتابخانەکان و بە ئەشکەنجە و ئیعدام جەماوەری خەڵک هیوا بڕاو کاتووانیشان بدات کە کۆتایی بەم بزوتنەوەی هێناوە. بەڵام لەلایەکەوە هێشتا شاهدی ئەوەین کە ژنان سەرەڕای بوونی دەیان دام و دەستگای کۆنترۆڵ و چاودێری ئامادەنین چیتر بچنەوە ژێرباری قبولکردنی حیجابی زۆرم لێو. لەلایەکی دیکەشەوە بەردەوامبوونی خەباتی بەربڵاوی کرێکاران، معەلیمان، خانەنشینان، خوێندکاران، پەرستاران و کرێکارانی بواری تەندروستی، پەروەردە، دادخوازان، نەتەوەستەم لێکراوەکان و بەرگریکارانی ژینگە سەرجەم ئەو هەوڵە بێهودانەیان پوچەڵ کردوتەوە. ئەم خەباتە درەوشاوەیە بە درێژایی 2 ساڵی ڕابردوو بەردەوام بووە بە جۆرێک کە لەم ماوەیەدا سیمای کۆمەڵگای ئێرانی گۆڕیوە و گۆڕانکاریەکی بنەڕەتی لە بواری فەرهەنگی، کۆمەڵایەتی و سیاسی لەم کۆمەڵگایەدا پێکهێناوە. حیجابی زۆرم لێ کە هێمای ئیدیۆلۆژیکی ڕژیمی ئیسلامی بوو توور هەڵدراو، گەشتی بەدناوی ئێرشادی ئیسلامی لە ئازورە و ئیرادەی ژنانی بوێری ئێراندا بە چۆک داهات. پیاوسالاری و ناسیۆنالیزمی گیانسەخت کە لە نەریتەکانی کۆمەڵگای ئێراندا ڕەگ و ڕیشەی داکوتاوە لە بەرامبەر بزافی خەباتکارانەی لاوان، ژنان و پیاوانی ئازادی خواز و یەکسانی خوازدا تا ڕادەیەکی زۆر پاشەکشەی پێکرا و جێگە و پێگەی ژنان لە هەموو ئاستەکانی کۆمەلگادا بەرزتر بووە. لە ئاوا بارودۆخێکدایە کە کۆمەڵانی خەڵکی کوردستان خۆیان بۆ یادکردنەوە و بەرزڕاگرتنی ساڵیادی دەستپێکی شۆڕشی ژینا و نوێکردنەوەی پەیمان لەگەڵ گیانبەختکردوانی ئەم ئاخێزە شۆڕشگێڕانەیە ئامادە دەکەن. کۆمەڵە وێڕای ڕێکخراوە سیاسیەکان و کۆڕ و کۆمەڵ و دامەزراوە مەدەنیەکان لە ناوخۆ و دەرەوەی وڵات داوا لە جەماوەری خەڵکی کوردستان دەکات کە یەکەم ڕۆژی یەکشەممە 25 خەرمانان لە حەرەکەتێکی سیاسی یەکگرتوانە و لێبڕاوانەدا کوردستان یەکپارچە دابخەن با سەرجەم ناوەندەکانی کار و زەحمەت، بازار و ئیدارە دەوڵەتی و تایبەتەکان هاو ئاهەنگ و یەکپارچە بە داخستنی شۆنی کار و پیشەکانیان نمونەیەکی بەرچاو لە بەردەوامبوونی ئاخێزی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادی نیشان بدەن. ئێمە داوا لە سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەین کە ڕۆژی 25 خەرمانان بە شێوەیەکی هەرچی بەرینتر و یەکگرتوانەتر مانگرتنی گشتی لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان بەڕێوە برن و لە کۆڕ و کۆبوونەوەی لەسەر گڵکۆی گیانبەختکردوان بۆ ڕێزگرتن لە یادیان بەشداری بکەن. دووهەم، ئێمە لە هەر هەوڵ و کردارێکی پێشڕەوی جەماوەری لە ئێران
بۆ یادکردنەوە و بەرزڕاگرتنی ئەم ڕۆژە و لە سەرجەم بانگەوازەکان بۆ دەربڕینی ناڕزایەتی لەلایەن ڕێکخراوە پێشکەوتن خوازە جەماوەریەکان لە سەرانسەری ئێران لە هەر فۆرم و شێوازێکی ممکن و کاریگەردا بە مەبەستی بەرەو پێشبردن و بەسەرکەوتن گەیاندنی ئەم مانگرتنە گشتیە پشتیوانی دەکەین. سێهەم، لە دەرەوەی وڵاتیش ئێمە وێڕای پشتیوانی لە سەرجەم کۆڕ و کۆبوونەوە و ئاکسیۆنەکانی ڕێکخرا و حیزبە چەپ و پێشکەوتن خوازەکان بە شێوەیەکی چالاکانە لە هاوکاری و ڕێخستنی ئەو حرەکەتانەدا بەشدار دەبین. بە مانگرتنی گشتی 25 خەرمانان ساڵیادی قەتلی حکوومەتی ژینا ئەمینی جارێکی تر لەسەر ئیرادە و هاوپشتی کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئێران بۆ درێژەدان بە شۆڕشی ژن ژیان ئازادی جەخت بکەینەوە و یاد و بیرەوەری گیانبازی و فیداکاری گیانبەخت کردوانی ئەو شۆڕشە بەرز و بەڕێز ڕابگرین. کۆمیتەی ناوەندی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران پێنجشەممە 22 خەرمانانی 1402 هەتاوی بەرابەر لەگەڵ 12 سێپتامبری 2024 زاینی.